لێدوانی تەبگەری ئازادی لەسەر ئازادکردنی هەواڵەکانمان لە شاری هەولێر بۆ ڕای گشتی هاو نیشتمانیانی بەڕێز وەک تەبگەری ئازادی هەواڵی ئازادبوونی ئەندامانمان پێتان ڕادەگەێنین. مسۆگەر هەواڵانمان لە بیر و باوەڕدا هەر ئازاد بوون و زیندان ناتوانێت ئەوان دیل بکات. هەموو لایەک ئاگادارن لە سەرەتای مانگی ئابدا لە هەولێر و بادینان کۆمەڵێک چالاکوان و خەڵکی ئازادی خواز و کەسایەتی سیاسی دەزگیر کران. دەسەڵاتدارانی ئەو سنوورە ویستیان بەو ڕەشبگیریە مەترسی خۆپیشاندان و ناڕەزایەتی نەهێڵن. هەر لەو سەروبەندەدا 6 ئەندامی چالاکی ئێمە دەزگیر کران و ماوەی 2 مانگ لە زیندان هێشتیانەوە. ئێمە وەک تەبگەری ئازادی لە ڕابردووشدا ڕامانگەیاند بوو کە دەستگیرکردن و ئاستەنگیەکانی بەردەممان بەهۆی ئۆپۆزیسیۆن بوون و هەڵوێستەکانمانەوەیە کە پێدەچێت لە داهاتووشدا ئاستەنگی جۆرا و جۆرمان بۆ دروست بکرێت و بۆ ئەوەش هەر ئامادەین، چونکە بەشێک لە خەڵکی هیوایان بە تەبگەری ئازادیە کە وەک ئۆپۆزیسیۆنێکی کارا ڕۆڵ بجێڕێت. هەر لە هەمان کاتدا وەک هێزێکی مۆڵەت پێدراو بەردەوام ڕامانگەیاندووە کە پێویست بێت لە بەردەم یاسا ئامادە دەبین و ڕێز لە یاسا دەگرین بەو مەرجەی مامەڵەی یاساییمان لەگەڵدا بکرێت. لێرەشدا دەمانەوێت پێتان ڕابگەێنین تەندروستی هەواڵانمان زۆر باشە و بە ورەیەکی زۆر بەرزەوە خۆڕاگریان کردووە و دەڵێن کاری ئۆپۆزیسیۆن بوون لە باشووری کوردستان زۆر ئاسان نییە و هەردەم ئێمە چاوەڕوانی کاری لەو جۆرەمان دەکرد. لە کۆتاییشدا سپاسی هەموو ئەو کەس و چالاکوان و پارێزەر و دام و دەستگانێ و دەوڵەتیەکان و کۆنسوڵی وڵاتان و کوردانی ئەوروپا و ناوخۆی هەرێمی کوردستان دەکەین کە هەر لە سەرەتاوە بۆ ئازادکردنی ئەندامەکانمان یان ڕێخستنی چالاکی ناڕەزایەتی هاوکارمان بوون، چ لە ئاگادارکردنەوەی وڵاتان یاخود ئاگادارکردنەوەی بەغداد. هەر هەمان کات دەمانەوێت دڵگرانی خۆمان بگەێنین بە هێزە ئۆپۆزیسیۆنەکان و بەشێک لە ڕاگەاندنەکان و لیژنەی مافی مرۆڤی پەرلەمانی هەرێمی کوردستان کە وەک پێویست کاریان لەسەر دەستگیرکراوانی سیاسی نەکرد کە لەو ڕەشبگیریەدا دەستگیر کرابوون. ئێمە لێرەوە بەڵێن دەدەین کار لەسەر گشت دەستگیرکراوێکی سیاسی کە بە ناحەق دەستگیرکراون لە باشووری کوردستان بکەین و جارێکی دیکە دڵخۆشین بە ئازادکردنی هەواڵەکانمان و سوپاسی هەموو لایەک دەکەین و سوپاسی ئێوەش دەکەین بۆ هاتنتان بۆ ڕووماڵکردنی ئەو بڵاوکراوەی و ئاگدەنی. لە ڕاستیدا هەمویان ئازاد نەکراون، چالاکوانانی دهۆک ئەوانە کە ئەندامی ئێمەشی تایە و هەندێکیان دۆستی ئێمەن ئەکرێ بڵێن لەسەر دۆسایەتیکردنی ئێمە بەشێکی لە زیندانن و دەکرێ بڵێن لەسەر ئەو کارانەی کە زیندانی کراون کاری ئێمەیە، وەکو هەڵوێست دەربڕین، وەکو چالاکی مەدەنی، چالاکی سیاسی، ئەوانە ئازاد نەکراون. هەروەها هەواڵی ئێمە هەواڵ تەحسین کە لە 29/6 کەوتۆتە زیندان ئەو ئازاد نەکراوە و یەکیش لە کوڕی هەواڵ سەمیرە کە لەسەر هەڵوێستێک کە شعرێکی بۆ دایکی نووسی بوو لە ناوەندی شاری هەولێردا بڵاوی کردەوە لەسەر ئەو هەڵوێستە کەوتۆتە زیندان ئەویش ئازاد نەکراوە. من ئەمەوێ بڵێم سروشتی گرتنی هەواڵانی ئێمە لە ڕابردووشدا وا بووە، نەیانتوانیوە چونکە هیچ کێشەیەکی کۆمەڵایەتی یا کێشەیەکی یاساییان نەبووە، تەنها بۆ ئیزعاجکردن بووە، بۆ ماندووکردن بووە، بۆ سەرێشەی هەواڵانی ئێمە بووە. چەند ماوەیەک لە زیندان ماونەتەوە، دوجار بەبێ محکەمە ئازادیان کردوون. هەرچەندە ئەو جارە ویستویانە بیکەن بە کێشەیەکی یاسایی، بەڵام بڕوا ناکەم ئەوەش بتوانن، ڕاستە کەفالەتیان داوا لێ کردوون هەتا ڕۆژی محکەمە ئامادە بن، بەڵام لە ڕابردوو جارێکی تر ئەو بابەتە لە شاری سلێمانی ڕوویدا، بەڵام دوجار هیچ بانگێشتێکی بەردەم یاسا نەکرانەوە. من حەزەکەم بکەم پرسیار کرا دەربارەی لەشکەنجە. بەڵێ بێگومان وەکو هەواڵ محەممەد ئاماژەی پێکرد، بەشێکی لە دۆستەکانمان لە هێشتا لە زینداندا ئاماون، ئەندامێکی خۆشمان بە ناوی هەواڵ تەحسینەوە کە ئەندامی ئەنجومەنی هەولێری تەبگەری ئازادیە، ئەویش هێشتا حاکم هێشتێتی و بڕواژ ناکەین کە بۆ نزیکانە ئازاد بکرێت، بەڵام ئیشی جددی لەسەر ئازادکردنی ئەویژەکەین وەک لە ڕابردوودا بۆ ئەندامەکانی ترمانمان کردووە. بێگومان ئێمە دوای ئەوەی کە گفتوگۆمان لەگەڵ
ئەو ئەندامە ئازادکراوانەمان ناکرد پێیان وتین هەر لە سەرەتاوە تاکو کۆتایی ئازادکردنیان لەژێر فشار و ئەشکەنجەی ئاسایشی هەولێردا بوون جەستەیش و دەرونیش لەژێر هەردوو فشارەکەدا بوون ئێمە لە ماوەی 6 ساڵە چەند ڕۆژێکی کەمە لە 6 ساڵ کە تەبگەری ئازادیمان ڕاگەیاندووە لە ماوەی ئەم 6 ساڵەدا بە سەدان ئەندام و بەرپرس و بەڕێوبەری هەرێمەکانمان و بەڕێوبەرانی ناوەندیمان دەستگیر کراون لە شار و شارۆچکە جیاوازیەکان بەبێ جیاوازی لە هەرێمی کوردستاندا ڕاستە زۆربەی دەستگیرکردنەکان لە سنووری هەولێردا بوون سنووری هەولێر و بادیناندا بوون بەڵام 6 ساڵە بەردەوام ئەندامی ئێمە دەستگیرەکرێ هیچ کاتێک لە هیچ شوێنێک هیچ ئەندامێکمان شک نەبردووە کە بەهۆی زەخت و فشاری دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانەوە دەستبەرداری مەبدە و عەقڵیەت و بۆچوون و فکری خۆیان بێنن بۆ زانیاریشتان دوێنێ کە لەگەڵ ئەو ئەندامانەماندا بە تەفاسیلی لەگەڵیاندا بوون قسەمان کردووە ئەوەیان تاکید کردەوە کە لە سەرەتای دەستگیرکردنیان و ئەشکەنجە دراون بەڵام بەقەدەر زەڕەیەکیش لە مەبدەئیان پەشیمان نین لە جاران لە ڕابردوو ئەکتیڤانەتر چالاکتر ئەکەونە ناو ئیشوکارەکانەوە وەک چۆن لە ڕابردوودا دەستگیرکردن تەئسیری هیچ نەکردووە سەر ئەندامەکانمان لە ئێستادا وەکو فەرمی ئەندامێکمان بە ناوی تەحسینەوە لە زینداندامەوە کە ئەندامی ئەنجومەنی ڕێخستنەکانمانە بەڵام ئێوە بۆ خۆشتان دەزانن هەر هێز و لایەنێکی سیاسی جگە لەو کەسانی کە ئیلتیزاماتی ڕێخستنی و حیزبیان هەیە دۆست و لایەنگیر و زۆر کەسی تریشیان هەیە وەک هەواڵم ئاماژەی پێکرد لە بادینان و لە هەولێردا هەندێک لە دۆست و لایەنگرەکانیشمان هێشتا لە زیندان داماون بەڵام وەگەوەی کە ئیلتیزاماتی ڕێخستنی بێ تەنها تەحسین لە زیندان داماوە ئەویش بێگومان لە ڕێی هەم پارێزەرەوە لە ڕێی ئاگادارکردنەوەی ببورن زۆرێک لە ناوەندەکانی مافی مرۆڤ و لە ڕێ حتا لە بەغدا کار بۆ ئەوواکەین کە لە کاتێکی زووشە شەڵاویش ئازاد بکەین